بەوەکو خوێندکارانی زانکۆی سۆران ئەمڕۆشان بەشانی خوێندکارانی سلێمانی و سنوورەکانی ترکۆ بووینەتەوە ئەویش داوای بچووکترین مافی سەرەتایی دەکەن کە دەرماڵێ من یەک پرسیار لە حکومەت دەکەم بۆچی پارە هەیە بۆ هونەرمەندی تێکدەر کە کۆمەڵگا تێکدەدا پارە هەیە بۆ ئەوان بۆ پارە هەیە بۆ هەندێک بەناو کچە مۆدێل کە سیارەی 50 دەفتەر دەکڕێ بەڵام پارە نییە من بچم لە کافتریا خواردنێکی شایستە بخۆم یان ئەوە تا سەیری داخلیەکان بکە ئەوە تا سەیری داخلیەکان بکە بڕۆ گڵۆپیان پێ دەکردن گڵۆپ تخوا عیب نییە تەڵەبە لە داخلی گڵۆپی پێ بکردێت تەڵەبەی داخلی دەبوو ئێستا بچووکترین مافکە والله پێ یعنی شەرم حکومەت بی 100,000 پێ نەدرێ بە خوێندکار یعنی ئەگەر 1 ملیۆن بوایە ئەگەر هەرچەندێک با ئێستا زۆر یعنی 5 سەرێ مامۆستاکانی تر مامۆستای زانکۆ دەبوو هەموویانشان بەشانی ئێمە هاتبانە سەر شەقامەکان ئەوە تا سەرۆکی زانکۆی سلێمانی چۆنا خوێندکارەکان تۆ وەرە مامۆستا تۆ 2 ملیۆن وەرەگری 1 ملیۆن وەرەگری بەس من لە کاتێکە بە قورعان تەڵەبە لە تەنیشت خۆ هەی تەڵەبە هاوڕێی خۆمە سوێن بەخوا پارەی خواردنی پێ نییە بخوا لە کافتریا سوێن بە قورعان کەمە ڕۆژێک نییە 100,000 شەرمی لە خۆم کردو پارەی لە خۆم قەرز کردو یەک بەخۆم کاکە جان ماڵم لە تەنیشت زانکۆیە پێم ناکرێ مەلزەمە بکڕم پێم ناکرێ بە تەواوی بچم بۆ خوێندن دەوەرێت جلک کڕینە خواردنە تۆ مەلزەمە کڕینە یعنی حکومەت 100,000 بە خوێندکاری داهاتوو وڵات نابینی ورا لە دوولیان بکشنە وەرە کەریم بەرە بکشەوە ئێمە گربوونەوەمان دیارە داوای مافێکی سەرەتایی خۆمانە کە نەویش دەرماڵەیە کە 6 ساڵە لێیان بڕوین بەبێ هیچ بیانوویەک ئێمە ئێستا داواکارین لە حکومەتی هەرێم یاخود لەو کەسەی کە دەرماڵی قوتابیانی بڕیوە بەڕاستی ئەگەر بێت و ڕۆژێک کاتێک سەردانی داخلیەکانی هەر زانکۆیەک بکە یاخود لە وەزعی قوتابیان بکۆڵێتەوە ئەزانێ قوتابیان وەزیان چ خەرابە بەڕاستی قوتابی هەیە ئێستا لە هەر زانکۆیەک چ لە داخلی بی چ لە داخلیش نەبی بێتە باوەڕت هەبی پارەی وێنیە یعنی پارەی وێنیە لە فەیەک بکڕێ 6 ساعات لە زانکۆ 12 ساعات لە زانکۆیە برچیە بێت تێنوە بێ حەزێت چێتە چایەک بخۆتەوە یاخود تا پارەی تەکسی قوتابی هەیە لە داخلی شکاکە بە تەکسی دێتە زانکۆی ئەدی ناوی پارەی تەکسیش بدا